زیاتر لەسەر پرسی ڕاوەستن ڕێزدار محەممەد حاجی جێگرێ سەرروکێ سنتەری ڕەوشەمبیری و بازرگانیە کوردستان و چینێ لەگەلمەیە کاک محەممەد و بخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونەوە خویایە بەشەکە زوورە وان کەلوپەلێن کو دەهاتنە هاوردەکردن لە دەریە ناودەوڵەتیان عێراقی هێشتامانە ji ber ku bazirgan amadenîne bi gumrukeka zêdetir derbasî Kurdistanê yan Iraqê bikin. Çend beş e qebarawê çend e ya ku peywendîdar e bi bazirganên Kurdistanê ve? زۆر سپاس کاکاوار وارە باش سپاس بە ئەو دەرفەتە ئەوەی کە دیارە جوڵەی بازرگانی نێوان کوردستان و سین و عێراق لە کۆی گشتی جموزۆڵی بازرگانی و هاوردەکردنی کاڵە لە سینەوە بۆ عێراق 126 پشتی کوردستانە 126 کۆی جوڵەی بازرگانی لە نێوان عێراق و سین 126 بەرەو بەشی هەرێمی کوردستان ئەو 126 لەکەم دەواازەکانی عێراقەوە دەهێنرێتن ئەگەر بڵێن 175 بەسەرەوەی ئەو 126 دەواازەکانی حکوومەتی فیدراالیەوە دێ لەبەرەوەی بەشێکی زۆری کۆمپانیا سینیەکانیش بەهۆی ئەو گەمار و ئابووری کە خراوەتە سەر وڵاتی ئێران کەمتر کاڵا بە بەندەرەکانی ئێران و بە ترانزیت بەرەو کوردستان زیاتر لە 2 مانگ بەسەر جێبەجێکردنی ئەسیکودا تێپەڕێوە چ گۆڕانکاریەکی دروست کردووە لەسەر ئەم ڕێژەی 26 کە بۆ کوردستان ئاماژە پێکرد لەوێوە دێتن بەڕاستی کاکاوە کاریگەری زۆری دەبیت لە بەرزبوونەوەی نرخەکان لە بەرەوەی نیزامی ئیسیکۆدا نیزامێکی نێودەوڵەتیە نەتەوەی گرتوەکان سابتی کردیە لە ساڵی هەشتایەکان بەڵام ئەوەی کە لە عێراق هەیە زۆر جیاوازە لەگەڵ ئەو ینی هەر یاسایەک و هەر ڕێکارێکی یاسایی کە دەگیرێتە بەر دەبیت پەیڕەوی گوزەران و ئابووری وڵاتیش بکرێ ئەگەر بەراورد بە 2 مانگ پێش ئێستا بکرێت و ئەو سیستەمی ئیسکۆدایە بە تەواوی بچێتە بواری جێبەجێکردنەوە هەموو کاڵایەک لە سەروی سەتاسیەوە نرخەکانی بەرەو سەرەوە هەڵدەکشێت بەڵێ باشە ئەمەی کە ئێستا باسی دەکەی سەداسی زیاتر ببێتن مەبەسمە بزانم پێشی ئەوەی کە جێبەجێ بکرێتن پێشی سەری ساڵ خۆهێنانی کەلوپەلەکان بەرداون دەڵێن بە هەزاران کۆنتێنەر لە دەواازەکانی باشووری عێراق ماونەتەنەوە چونکە بازرگانانیش ئامادەنین تێپەڕێنن بێنن بۆ ئەوەی گومرکی زیاتر نەدەن چەندی ئەمەی کوردستانە بازرگانەکانی کوردستان ماوەتەوە سەروی بە هەرسێک بەخۆی لە بەسڕاسێ مینا هەیە جنوبی و وەسەتی و باشوور لە ئەم قەسڕ سەروی 120,000 کۆنتێنەر زیاتر ئێستا کە لەو هەیە وەکو باسشمان کرد 125 زموزۆڵی بازرگانی نێوان سین و عێراق بازرگانانی ئەمە دروستە بڵێن 125 ئەمەی ماوەتەوەش لەوێ بەڵێ چاوەڕێ دەکەن ئەمە کە بازرگانان ئامادەنین پارەیەکی زیاتر بدەن بەشی زۆریان بەهۆی گومرکەکەەوە ئامادەن ئێستا دەواازەکانی دیکەی هەرێمی کوردستانە ڕێڕەوەکە بگۆڕم بوو بەدڵنیاییەوە ئەو پێناسە گومرجیە کە لە کوردستان هەیە ساڵانێکی زۆرە لە دەواازە سنووریەکانی کوردستان جێبەجێ دەکرێت پێناسێکی گومرجی زۆر یەکسان و عادلە ئەگەر یعنی بینە سەر بابەتی جددی هەم بازرگانەکانی عێراق و هەم ئەوانەی کە لە منافزی گومرجی عێراقیش ئیش دەکەن ئەوانیش هەمان شاهدی دەدەن دەڵێن بەڕاستی پێناسی گومرجی کوردستان پێناسێکی عادل و شەفاف و لە خزمەتی هەم بازرگانان و هەم هاوڵاتیانیشە باشە خۆ دەکرێت ئەوان استیفادە لەو تەجروبەی ئێمە بکەن ئەوەش هەر لە سەرچاوە قانونی عێراقیەکان پێناسی گومرجی مەش هەر لە سەرچاوی پێناسی گومرجی عێراقیەوە کاتی خۆی وەرگیراوە باشەکە کە محەممەد ئەوە بوومان زەڵالتر ببێتەوە ئەگەر بازرگانەکان ڕێی خۆی بگۆڕن دەبێت لەکوێوە بینن بۆ هەرێمی کوردستان بۆەوەی خۆیان لەم زیادەی گومرکە بپارێزن کە لە عێراق هەیە 2 ڕێگامان هەیە یان لە ڕێگای ترانزیتی ئێران بەندەر عەباس یانەوە لە ڕێگای مێرسینی تورکیا و مینای ئەسکەندەرۆنە لە تورکیا ترانزیت ببینەوە برایان بە گونجاوتر دەزانرێت و دەبینرێت بەتابەت لە ڕۆی نرخەوەش وڵای لە ڕووی نرخەوە بەندەر عەباس لە ئێرانەوە بەڵێ نێزیکترە باشە ئێستا بەشە کرێی دەریایی لە سینەوە بۆ بەندەر عەباس هەرزانترە وەکو لە سینەوە بۆ مێرسین باشە ئەگەر ئەرزانترە بۆچی ماوەکانی دیکە ئەوەی کە ئێستا باسی 126 کرد لە عێراقەوە داهێنرا
ئەوە لە باشووری عێراقەوە مەبەستم کاکاوار لەبەر پرۆسەی نردنی دۆلار بە نرخی بانقی مرکزی ئەگەر هەر بازرگانێک بیست بایە دۆلار سوودمەند بێ لە وەرگرتنی دۆلار بە نرخی بانکی مرکزی عراقی دەبێت لە ڕێگای مینای ئەم قەسرەوە کاڵەکانی هاوردی عراق بکە. باشە واتە ئێستا تو پێت وایە سەرباری ئەوەی کە دوول بازرگان بێن دولار لە بازاری ئازادەوە ڕاکێشێتن و ڕێگەیەکی دوورتر ببرێتن هێشتا ئەرزانتر دەست دەکەوێتن لەو گومرکەی لە چوارچەوەی سیستەمی ئەسی کوودادا بدە بە حکوومەتی عێراق بە دڵنیاییەوە دەزانی چۆنە ئەگەر بە ژمارە پێت بڵێم کاکاوەر ئێستا حکوومەتی عێراق زیاتر لە 6 مانگە بە تایبەت بازرگانانی هەرێمی کوردستان ئاستەنجێکی زۆریان بۆ دروستکردوین لە ڕووی دەرهێنانی پێناسی گومرجی عراقی پێناسی باجی عراقی و هەروەها پێناسی هاوردە و هەناردەی حکوومەتی مرکزی عراقی ئەمە هەمومان زۆری بازرگانەکان و کۆمپانیەکانی کوردستان لە حکوومەتی کوردستان وەزارەتی بازرگانی تۆمار کراوین و کۆدی گومرجی و باجی پێناسی زەریبی و پێناسی هەناردە و هاوردەمان هەیە بەڵام ئێستا ئەوان ناچار دەکەن هەمان شت لە بەغدا دەربێنیت ئەوە پرۆسەکە بەخۆی کات و وەختی زۆری دەوێت یەک دوو بۆ بازرگانانی هەرێمی کوردستان نردنی دۆلار لە ڕێگای بانکی مرکزی و بەڕاستی ئاستەنجی زۆرە ئەگەر بڵێم سەتانەوەتی کۆمپانیەکانی کوردستان سوودمەند نابن لە دۆلاری نرخی فەرمی بڵێم زیاترە کەمتر نییە لەوانەیە هەڵە نەبن. کاک محەممەد پشوێکی نۆ ڕۆژی لە چین هەیە ئەمە چ کاریگەریەکی لەسەر بازرگانی لەگەڵ ئەو وڵاتە دەبێتن؟ بەدڵنیاوە کاکاوار ئەوە گەورەترین پشووی ڕزفەرمی وڵاتی سینە بڵێ ساڵانە لە مانجی 1 و 2 دەبێت ئەو ساڵ لە ڕۆژی 14 دووەوە بووە تا 24 مانگ بەردەوام دەی بە شێوەی ڕسمی هەموو زم و زۆڵێکی بازرگانی پیشەسازی ئابووری ژیان بە تەواوی دەوەستێ خەڵک ئەوەی کە هەرکەس دەچیتەوە سەردانی خزم و دۆست و هۆمتاونی خۆی هەموو زم و زۆڵێکی بازرگانی ئێستا کوردستان و سین نردنی پارە بارکردنی کاڵا هەموو شتێک وەستاوە. ئێستا قەبارەی ئەڵگوری بازرگانی نێوانیان چەندە هەرێمی کوردستان و چین لە کۆی ساڵی 2025 سەروی 15 میلیارد دلار بووە قەبارەی بازرگانی بین نێوان سین و عراق لەو 15 میلیارە 126 بەشی هەرێمی کوردستانە. خۆشبەختانە ئێمە بازرگانانی کوردستان دەمێکە لەگەڵ سین ئاڵوگۆڕی بازرگانی دەکەن و بەرەو پێشچوونی پەیوەندیە بازرگانیەکان هەلەوە چیتە دەرێ لە مەجای کللتوری و کۆمەڵایەتیش خەڵکی کوردستان بەرەو پێش ئەو ژمارانە ئەگەر بەراورد بکەین لە زیادبوون کاک محەممەد بەڵێ هاوردەکردن مەبەستم بەڵێ کۆی تەواوی ئاڵوگۆڕی دەبەرەوەی سینیش نەفت دەکرێت لە عێراق کاڵای تر هەیە لێرە دەچیت گۆگر دەڕوات لە عێراق و بۆ سین بە ڕێژەیەکی زۆر بە کۆی گشتی جوڵەی بازرگانی نێوان عێراق و هەرێمی کوردستان. زۆر سپاس ڕێزدار محەممەد حاجی سەرروکێ سنتەرێ ڕەوشانبیری و بازرگانی کوردستان و چینە جێگرێ سەرروکێ وی سنتەری زۆر سپاس کاکە زۆر ماندوو نەبن.